لەوەیانە بەڵێ فەرموو ئێمە ڕامان گەیاندووە هیچ پاڵاوگەیەکی نایاسایی لە سلێمانی نییە. هەموو ئەو ساحانەشی هەن لەژێر کۆنتترۆلی بەرهەمەنەوتیەکانان، ئاسایشی ئابوووریان، وەزارەتی سامانە سروشتیەکانان بە پێی مەرجەژینگەیەکان لە سلێمانی ئیژەکەن. ئەمە قسەی پارێزگاری سلێمانی و پێی وایە پاڵاوگەی نایاسایی لە سلێمانی نییە. بەڵام پەرلەمانتارێکی پێشووی کوردستان پێشەوانی قسەکانی پارێزگار دەڵێ پاڵاوگە و ساحەی نایاسایی نەک تەنیا لە سلێمانی، لە هەر سێ پارێزگاکەی دیکەی هەرێمی کوردستانیشان. بە پێی راپۆرتی فەرمی لە هەولێر زیاتر لە 130 پاڵاوگە و گۆڕەپانی سوتەمەنی نایاسایی هەیە، لە سلێمانی 44، لە دوهۆک 48. ئەمانە تا ئێستش بەردەوامن، تا ئێستش مۆڵەتیان وەرنەگرتووە، تا ئێستش پابەندی ڕێکار و ڕێشوێنەکانی سەلامەتی و پاراستنی ژینگە نابن. بەڵە لە هەر سێ پارێزگاکە هەم پاڵاوگەی نایاسایی هەیە، هەم گۆڕەپان و شوێنی کۆگاکردنی سوتەمەنی نایاسایی هەیە. بەشی زۆریان بەڕاستی ڕاستەوخۆ هەڕەشان لەسەر ژینگەی کوردستان، هەڕەشان لەسەر ژیانی هاوڵاتی. دەوترێت پاڵاوگە و ساحە نایاساییەکان مۆڵەتی ژینگەییان نییە. دووکەڵ و پیسیشان ژینگەی لە دانیشتوانی سنووری تانجەرۆ لە باشووری خۆرهەڵاتی شاری سلێمانی تاڵ کردووە. ئەمە جگە لەوەی داهات و سەرچاوەکانیشیان ناڕوونە. پارێزگاری سلێمانی کە باس لەوەکەن کە لەم سنوورەکە بۆ نمونە پاڵاوگەی نایاسایی بوونی نییە، بە تاکید هەیە و ئەگەر پاڵاوگەشت نەبێ بە جۆرە جۆرەکان و پاڵاوگە هەمان زیان و هەمان سەرێشە هەیە بۆ خەڵکی ئەم ناوچەیە. بچکە بەڕاستی ئێمە شەوان بەهۆی بۆنی نەوتەوە ژیانمان لێ تاڵ بۆ لەم سنوورە و ساڵانێکی زۆرە کە چالاکۆنانی بواری ژینگە خەڵکی دڵسۆزی ئەم شارە داواکە کە چیتر ئەم پاڵاوگانە دوور بخێتەوە لە شار و لە ئاودانی دوور بکێتەوە. بەڵام هەروک لە شوێنی خۆیانان و بەڕاستی ئەمانە پێویستە داش بخرێن، چکە مۆڵەتیان نییە و بە شێوازێکی دروست کارەکان ناکەن و فلتەری ژینگەیە تێناپەڕن. بە پێی زانیاری و راپۆرتە ڕۆژنامەوانیەکان لە سلێمانی 44 پاڵاوگە و گۆڕەپانی نایاسایی، لە هەولێر زیاتر لە 130 و لە دهۆکیش 48 هەن. پابەندی ڕێکارەکان و پاراستنی ژینگە نابن و سەر ڕای مەترسیەکانیشان لە کار بەردەوامن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.